سەرپەرشتیاری گشتی دیدارەکە هاوڕێی بەڕێزم کاک شاخەوان سدیق بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتێک. نووسەرانی بەڕێز، میوانانی خۆشەویست لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانەوە، بنەماڵەی شاعیری خوا لێ خۆشبوو شێخ نووری شێخ ساڵح، هەمووتان بەخێر بێن سەر و سەرچاومە. دیارە ئێوە زانن لە ماوەی ڕابردووە لە بواری ئەدەبیە هەم وەکو کۆڕ و سیمینار و کتێب زۆر چالاکی دەربارەی ئەدەب کراوە، بەڵام ئەوەی کە کەمترین کاری لەسەر کراوە و زۆرترین ئێمە پێویستمان پێیەتی بواری ڕەخنەیەکە، لەم بوارە ئێمە کەمترین کارمان کردووە. بۆیە زۆر بە پێویستم زانی کە ئەم بابەتە لەسەر دوو ئاز بوروژێنین. یەکەمیان کۆبوونەوەیەک وەک بۆنەیەکی ئەدەبی لێرە پێکەوە لەگەڵ چەند توێژەرێکی بەڕێز چەند نووسەرێکی شارەزا ئەم بابەتە گفتوگۆ بکەین و ئامانجی دووەمیشەوەی کە کتێبەکە توێژینەوەکان چاپ بکەین و بە شێوەی کتێب پاشکەمێکی کە ئاگاتە دەست ئێوەی بەڕێز و ئەو کتێبە بێ بە سەرچاوەیەک دەربارەی ڕەخنە لە کتێبخانەی کوردیە. بەڕێزانەوە ئازانن بواری ڕەخنە لە مێژووی ئێمەیە، چکە ئەدەبیات ئێمە بە شێعر دەستی پێکردووە و شێعر کۆنترین ژانری ئەدەبی ئێمەیە، بۆیە شاعیرەکانی ئێمە منەوەرەکانی ئێمە ڕۆڵی ئەوەیان بینیوە کە بواری ڕەخنەی ئێمەیان پڕ کردوێتەوە. ئەو کەلێنەی کە هەبووە هەم لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و ئاینیەوە شاعیرەکانی ئێمە ئەستاون بەو بوارەوە و کەلێنەیان پڕ کردوێتەوە. ئەگەر سەیری ئەدەبیاتی ئێمە بکەین لە بابەتایری ئێمەدانیەوە تا ئەحمەدی خانی بیگرێ تا قوتابخانەی بابان و حاجی قادری کۆیی و بەدوای ئەوانیشا درێژە بێتەوە هەتا شێخ ڕەزای تاڵەبانی و بێکەس، هەموو ئەمانە ڕۆڵی ڕەخنەگیری گەورەیان بینیوە. جا ڕەخنەی کۆمەڵایەتی یا ئاینی یا سیاسی ئەمانە هەستاون بۆ کارەوە. بواری ڕەخنەی ئێمە تازە بۆ هەتا و کاتێک کە ڕۆژنامە لە سەرەتای سەدەی 20 دێ و گۆڤارەکان ڕۆڵی گەورەیان هەبێ لەو بوارەیە و لە دوای ئەوە ئێمە چەند ڕەخنەنووسێکی ڕۆژنامەیی یا گۆڤارمان بۆ دروستە بێ کە شێخ نووری شێخ ساڵح و گۆران و پیرەمێر ئەکرێ لەگەڵ ئیبراهیم ئەحمەد سیاپۆش لە ناوە دیارەکانی ئەو بوارە بن. بە دوای ئەوانیشا کە ڕەخنەی ئێمە ئەچێتە بابی نووسین و کتێبەوە، ناکرێ ڕۆڵی ئەمین فەیزی بەبوو، ڕەفیق حیلمی و مامۆستا ئیبراهیم ئەحمەد و ئەوانە لەبیر بکەین، مامۆستا عەلادین سەجادیش. هەموو ئەم هەوڵانە درێژە بێتەوە تا قوتابخانەی ڕوانگە و بە دوای ئەوانیشا تا دوای ڕاپەڕین کە گۆڤاری ڕوانگە و ڕەهەند زۆر دەورێکی کاریگەریان هەبێ. بەگشتی بواری ڕەخنە لە هەرێمی کوردستان ینی تا ئێستا شێشتا بە بڕوای من نەکەوتوەتە سەر ئەوەی کە ئێمە بتوانین چەند کەسێکی مختص وەک چۆن دەڵێن فڵانە کەس شاعیرە یا فڵانە کەس چیرۆنووسە بە چەند ناوێکی دیاری زۆر کەم لەبێ ناتوانین بڵێن ئەمانە ڕەخنە دۆزن یا کاری ڕەخنەیەکەن. لەبەرەوە هەر قسەکردنێگەر گفتوگۆکردنێک دەربارەی ڕەخنە بە بڕوای من زۆر گرنگە. لە ڕاستیە هەڵبژاردننی ئەم بابەتە لە ئێستاە بە نسبەت منەوە زۆر گرنگە، چونکە خۆتان نەزان ڕۆژانە کتێبێکی زۆر دەرەچێەوە، هەموو کتێبانەش بە دنیای بێدەنگیات تێپەڕن، کەس قسەیان لەسەر ناکە. ئەگەرچی من بڕوای تەواوم بەوەیە کە مەرج نییە هەموو بابەتێکی ئەدەبی بۆەوەی بابەتێکی گرنگ بێ یا شاکارێکی گرنگ بێ ئیلا بێ بە فیلتەری ڕەخنەیە تێپەڕێ. نەخێر کتێبخانەکانی دنیا پڕن لە هەموو ئەو شاکارە گەورانەی ئەدەبیات کە هیچ ڕەخنەگرێکیش دەربارەیان قسەی نەکردووە، هیچ بابەتێکی ڕەخنەیشان لەسەر نەنووسراوە. بەڵام بێگومان ڕەخنە ڕۆڵێکی گرنگی هەیە لەوەی کە زیندوێتی بە دەقەکان بەخشێوە لایەنە تاریک و نەبینراوەکانی هەموو دەقەکان بۆ ئێمە ڕۆشن کاتەوە. ڕاستی ئەم دیدارە بیرۆکەکە وا بوو کە دیدارەکە بەری بەڕێوە، بەڵام وامان نەکرد کە ئیعلانێکەین چێ بابەتی هەیە بینێرێ و ئێمە دواتر لیژنە دروستکەین و بابەتەکان هەڵبژێرینەوە. ڕێگا درێژەکەمان کورت کردەوە بۆەوەی کە خۆمان پەیوەندیمان بە چەند کەسێکی بەڕێزەوە کردەوە، زان بواری ڕەخنە بوارێکی تایبەتە و ناکرێ هەموو کەس قسەی لەسەر بکە. چەند کەسێکی پسپۆرمان هەڵبژار، سوپاس بۆ ئەو بەڕێزانی کە هاتن بەدەم داواکەمانەوە ئەمڕۆ لێرە لەگەڵمان بەشدارن. ئەوەی گرنگە من لێرە باسی کەمەوەی بۆچی ناوی شێخ نووری شێخ ساڵحمان هەڵبژار بۆ ئەم دیدارە. لە ڕاستیە ئێوە زان کاتێک ئێمە باز لە مێژووی
شعری نوێی کوردیەکەی نەکسەر ناوی عەبدوڵڵا گۆرانێنی لە کاتێکا ئەمە غەدرێکی گەورەیە لە شێخ نووری شێخ ساڵح حەکرێ چونکە بە بڕوای من شێخ نووری شێخ ساڵح جگە لەوەی کە ڕۆڵێکی گەورەی هەبوو لە نێوکردنەوەی شعری کوردیە هەر مامۆستا گۆران خۆی لە جێگایەک باسێکاڵێ شێخ نووری خۆی سەرۆکی ئەو قافڵەیە بووە کامەران موکریەڵێ زەعیمی ئینقیلابی شعری کوردی بوو لەبەر ئەوە شێخ نووری زۆر پێش ئەگەرچی ڕۆڵی مامۆستا گۆران هیچ کاتێک بە کەمسەیەک ناکەین ڕۆڵێکی زۆر زۆر گەورەی هەبووە دەورێکی زۆر زۆر گەورەی هەبووە بەڵام بە حوکمی زمانزانینەکەی و بە حوکمی چالاکیەکەی خۆی توانیوێتی ناو و ناوبانگەکە زۆرتر بەرەولای خۆی ئەجنا ڕۆڵی شێخ نووری زۆر زۆر گرنگ بووە لەو بارەیە و بیرمان نەچێ شێخ نووری شێخ ساڵح لە ساڵانی 26 بۆ 27 بە ناوی ئەدەبیاتی کوردی 25 ئەڵقەی ڕەخنەی لە ڕۆژنامەی ژیان بڵاوکاتەوە کاکرێ ئەو بکرێتە بناغەی دامەزراندنی ڕەخنەی ئەدەبی ئێمە لەبەرەوە من بەڕاستی کە بیرم لەم دیدارە کردەوە هەرچەند سەیرم کرد کەسم بە شیاوتر لە شێخ نووری شێخ ساڵح نەزانی کە ئەم دیدارەی بەناو بکرێ ئەویش لەبەر ئەو پێگە گرنگەی یا ئەو ڕۆڵە گرنگەی کە لەناو ئەدەبیاتی ئێمەیە جێڕاوێتی لە دوای قسەکانمان ڕێگەم بدەم زۆر زۆر سپاسی خەمخۆر و دڵسۆزی وشەی کوردی و فەرهەنگ و ڕۆشنبیری کوردی زۆر بەڕێز دکتۆر تاڕەسوو بکەم کە هەمیشە پشتیوانێکی گەورەی لە پشکارەکانی منەوە و جوهد و هەوڵ و ماندووبوونی ئەوان و دەستگای دامەزراوەی کەلیمی عالەکە نەبووای منە نەمانەتوانی نامیشە و نەیشەکانی تریشم بکەم لەبەرەوە فەسڵی گەورەی هی ئەوانە و زۆر زۆر سپاسی هاوکاری عزیزم کاکسۆی فارغ ڕۆژنامە نووسی عزیزەکەم کاویش ڕاوێژکارێکی گەورە و هاوکارێکی گەورەی منە لە کارەکانمە زۆر سپاسی کاکومێد محەممەد دەکەم کە هەموو کارە هونەریەکانیم دیدارە بە ڕێزیان کردویانە سپاس بۆ چاپخانی کارۆ کە هەموو بەرهەمەکانمان لێ چاپ کردو بە کوالیتێکی زۆر باش و ئەوەی کە زۆر زۆر گرنگەوە مێنێتەوە ئەوەیە کە ئێوە زۆر زۆر بەخێر بێن و خوشحاڵم لەگەڵتانە سپاس بۆ هەموو توێژەرە بەڕێزانەی کە ئەمڕۆ لەگەڵمان بەشدارن و هیوادارم چێژێکی زۆر لە پانێڵەکان ببینن و دڵنیام سوودێکی زۆری ئەبێت و دووبارە زۆر زۆر بەخێر بێن و سپاس بۆ ئامادەبوونتان.